من ناوم پێشەوایە خەڵکی بەرسیرینێمە طبعا لێرە ماوەی حوتە ساڵە چایخانەمانەیە بەس لە بەرسیرینە چایخانەی بەرسیرین بە ناوبانگترین چایخانەی باڵەکایەتی بۆ لە مێژووی خۆیدا هەمدەما شۆڕشی ئەیلول و هەم شۆڕشی گوڵان و پێشوانیش وە پاشوانیشدا یەکەم کەس کە چایخانەی لێرە دروست کردووە اسماعیل ئاغای بەرسیرینێ بۆ بە دواییدا حاجی ئەسحەدی بەرسیرینە ئەو دوانە چایخانەی بەناوبانگیان لە منتیقەی باڵەکایەتی هەبووە هەم دیوارخان و هەم چایخانە لە بەرسیرین وەکو کولتورێکی لێ هاتووە دانانی چایخانە لە بەرسیرین ماوەیەکی دابڕانێک دروست بووە لەبەر هۆکاری جوغرافی هەم لەبەر هۆکارەکانی دیکەش نەیانتوانیوە دەوام بێنن لەسەر چایخانەی بەڵام ئەوە ماوەی حوتەش ساڵە و چایخانە دیسان دامەزراوەتەوە وەکو دیوارخانێک هەم وەکو چایخانێکی اسماعیل ئاغای بەرسیرینە کە دانەبراو بین لەو کولتوری باب و باپیری خۆمان. بڕیارمدا لێرە لەسەر پردی بەرسیرینە پردی قەدیم نا پردی ئاسن کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی بەرسیرینە لەوێ چایخانەیەکی دروستکەم هەم لەبەر جوغرافیاکەی هەم منزەری گوندیش چون بینایەکانی ناو گوڵ خانووەکانی هەمووی قەدیمینە لەباری کولتوریشدا بەرسیرین هەم لەباری مێژوویشدا بە ناوبانگە بە ئەشکەوتەکانی بەڕووبار بە داربیەکانی هەروەها ڕێگای هامڵتۆن چون لە کتێبەکەی هامڵتۆندا بە زۆر وازەحی و بە گەورەی باسی اسماعیل ئاغای بەرسیرینە کردو کەودەمی چایخانەیان هەبوو و لێرە مەشغوڵی پیش و کەسابەتی خۆ بوونە. زۆرتری ئەوانەی کە سەردانی ئەو منتیقەی دەکەن ئەو ناوچەی دەکەن لە خەڵکی خۆماڵی زیاتری گەشتیاری عەرەبەکانن گەشتیاری ئێرانینە ئی تورکیەنە دێن سەردانی ئەو سنوورەی دەکەن لەبەر مەسایفاتێکی کە هەیەی جێ گەشتیاری وەکو سەکران فێڵا و وەرتێ پڕژە ئەوە ڕێگایەکی دووەلیشە ئەم هاچووی ترانزێتی زۆر لەسرە تەبەن ئەمەش لە جۆرەی وەیەوە هاتووینە کارەکانمان دابەش کردووە هەم چامان هەیە بە شێوازێکی خۆماڵیانە چایەکەی دروست دەکەین شیرە نیسکافەیە کاپچینۆیە هەروەها شتانی کە ڕۆژانە سرف دەکرێن. ئێمە نانی بەیانیانیشمان هەیە کە بریتیە لە ماستە پەنیرە قایماغە هێلکەوڕۆنە ئێمەش دەمانەوێ ئەو گەنجانێک ئێستا لە گوندینە تقریبەن کوڕی باشن و هەمووی زیرەک و خوێندەوارن دەتوانین لەو پرۆژەیدا کاری خۆیان بکەن هەر کەسە لە ڕووی توانای خۆیەوە توانێت ئیسعدادەکانی خۆیان لێرە نیشان بدەن.